بەڕێوەچوونی سمینارێکی تایبەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامی لە ستۆکۆڵم لەسەر بانکێشتی تۆڕی تایبەت بە پاراستنی مافی مرۆڤ و دموکراسی لە ئێرانی پارلەمانی سوئێد ڕێکەوتی 26 مانگی نۆڤامبر سمینارێک لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران بە بەشداری ئەحمەد شەهید نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ ئێران دکتۆر حەسەن نایب هاشم هەڵسوڕاوی مافی مرۆڤ و شوعلا زەمینی هەڵسوڕاوی مافی مرۆڤ ئەندامانی ڕێکخراوی سیدڤین لە وڵاتی ئۆتریش مەنسووری بیباک هەڵسوڕاوی مافی مرۆڤی بەلوچستان لە هۆڵی پارلەمانی سوئێد لە ستۆکۆڵم بەڕێوەچوو. سەرەتا ئامینەی کاکەباوە نوێنەری پارلەمان لە پارتی چەپ لە پێکێنەرانی ئەو سمینارە چۆنیەتی بەڕێوەچوونی سمینارەکەی شی کردەوە. سمینارەکە بە قسەوباسی ئەحمەد شەهید سەبارەت بە چۆنیەتی مافی مرۆڤ لە ئێران بەتایبەت لەو کاتەوە کە ڕۆحانی بۆتە سەرۆکۆمار دەستی پێکرد. لە دواییدا خاتوو شوعلا زەمینی سەبارەت بە هەڵاواردن دژ بە ژنان لە ئێران قسەوباسێکی پێشکەش کرد. هەروەها دکتۆر حەسەن نایب هاشم سەبارەت بە هەڵاواردن دژ بە کەمایەتیەکان لە ئێران چەندین ڕوونکردنەوەی لەو بوارەدا خستە ڕوو. پاشان بەشداربووان تێبینی و پرسیارەکانی خۆیان ئاراستەی بەڕێوەبەرانی سمینارەکە کرد کە وەڵامی پێویستیان وەرگرتەوە. شایەنی باسە کە لەم سمینارەدا نوێنەری دەفتەری نێونەتەوەیی کۆمەڵە راپۆرتێکی نووسراوەیی یەک ساڵەی پێشێلکردنی مافی مرۆڤی لە کوردستانی ئێران بە زمانی ئینگلیسی دا بە ئەحمەد شەهید. هەروەها راپۆرتێک سەبارەت بە تازەترین پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە کە لەوەدا باسی مەترسی لە سێدارەدانی مستەفا سەلیمی زیندانی سیاسی و بارودۆخی نالەباری زیندانیانی سیاسی و هەڵسوڕاوانی کرێکاری و یارەسانیەکانی پێشکەش بە هەیئەتەکە کرد. ڕاگەیاندنی کۆمەڵە سەبارەت بە مانگرتنی زیندانیانی سیاسی لە زیندانی ورمێ هاونیشتمانان خەڵکی ئازادیخوازی کوردستان هەروەک ئاگادارن لە 29 خەزەڵوەرەوە زیندانیانی سیاسی کورد لە بەندی 12 زیندانی ورمێ بە مەبەستی ناڕزایەتی دەربڕین و دژایەتی لەگەڵ سیاسەتی تێکەڵکردنی زیندانیانی سیاسی و ئەو کەسانەی بە تاوانی جیاواز بەندکراون دەستیان داوەتە مانگرتن لە خواردن و داواکارن زیندانیانی سیاسی دەبێت شوێن و جێگەی تایبەت بە خۆیانیان بۆ دابین بکرێت و لەگەڵ ئەو بەندکراوانەی بە تاوانی دیکە گیراون شوێنەکانیان جیا بکرێتەوە. ئەم ڕووبەڕووبوونەوە و خۆڕاگریەی زیندانیانی سیاسی کورد لە زیندانی ورمێ لە باقی زیندانەکانی ئێران دەنگدانەوەی بووە و زیندانیانی شارەکانی سنا، شیراز، بەندەر عەباس و هەروەها میناب و زاهیدان بۆ پشتیوانی لە خواست و داواکاری زیندانیانی سیاسی کورد لە ورمێ مانگرتنیان ڕاگەیاندووە. پاش تێپەڕاندنی 12 ڕۆژ لەم مانگرتنەی زیندانیان تا ئێستاکە نەتەنیا لەلایەن بەرپرسانی زیندانەوە هیچ وڵامێک بە دواخوازیەکانیان نەدراوەتەوە بگرە هەر جۆرە چاودێری و پێڕاگەیشتنێکی پزیشکی و دەرمانیان لێ قەدەغە کراوە و ئەمەش تەندروستی زیندانیانی مانگرتووی خستووەتە مەترسیەوە. ئامانج و مەبەستی کۆماری ئیسلامی لە تێکەڵکردنی زیندانیانی سیاسی و غەیرە سیاسی تێکشکاندنی ورەی خەباتکاران و تێکۆشەرانی سیاسیە و بەم شێوەیە مەبەستێتی لە بوونی زیندانیانی سیاسی و مافەکانیان حاشا بکات. ئێمە بە تەواوی ماناوە لە داخوازی زیندانیانی مانگرتووی زیندانی ورمێ و مانگرتنی باقی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی دیکەی ئێران پشتیوانی دەکەین. تێکەڵکردنی زیندانیانی سیاسی بە مەبەستی ناخۆشترکردنی بارودۆخی ژیانی سیاسیەکان و دروستکردنی زیندانێکی دیکە لە ناو زیندان بۆ ئەوانە زیندانی بەگشتی و زیندانیانی سیاسی بە تایبەتی لە بێمافترین توێژەکانی کۆمەڵگای ئێران و شیاوی هەموو جۆرە پشتیوانیەکەن هەڵ بدەین پشتیوانی کۆمەڵگای نێونەتەوەیی و بە تایبەت دامەزراوەکانی بەرگری لە مافی مرۆڤ بەرەودۆخی زیندانیانی سیاسی کورد بە مەبەستی دابینکردنی پشتیوانی جیهان ڕابکێشین. خەڵکی خەباتکار و مافخوازی کوردستان لە خواستی زیندانیانی سیاسی کورد پشتیوانی دەکەن و دەبنە دەنگی حەقوازی ئەوان لە دەرەوەی زیندانەکان. سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران 11 سەرماوەزی 1393 2 دەسەمبری 2014. سێهەمین کۆبوونەوەی واژۆکەرانی ڕێکەوتنامەی ژنێڤ. سێهەمین کۆبوونەوەی واژۆکەرانی ڕێکەوتنامەی ژنێڤ لە ڕۆژەکانی 17 تا 20 نۆڤامبری 2014 زاینی بەڕێوەچوو. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران
بۆ جارێکی دیکە وەک واژۆکەری ئەو ڕێکەوتنامەیە لەو کۆبوونەوەدا بەشداری کرد. ڕێکخراوی نێدای ژنەف ڕێکخراوێکی ناحکومیە کە لە ساڵی 2000 زاینیدا لە شاری ژەنەفی وڵاتی سویس دروست بووە و کۆبوونەوەکانی خۆی لەگەڵ ڕێکخراوەکان، ئەحزاب و لایەنە سیاسیەکان بەڕێوە دەبات. تا ئێستا دوو کۆبوونەوەی واژۆکەرانی ڕێکەوتنامەی قەدەغەکردنی مینی دژە نەفەر لە ساڵەکانی 2004 و 2009 زاینی بەڕێوە چووە و بۆ یەکەم جار لە کۆبوونەوەی ئەو ڕێکخراوەدا لە نۆڤەمبری 2014 زاینیدا واژۆکەرانی ڕێکەوتنامەکە پێبند کران بە پاراستنی منداڵان لە شەڕەکان و هەروەها قەدەغەکردنی توندوتیژی ڕەگەزی و دژایەتی لەگەڵ جیاوازی ڕەگەزی. ڕێکخراوی نێدای ژنەف چەندین کۆبوونەوەی لەگەڵ واژۆکەرانی ئەو ڕێکەوتنامە بەڕێوە برد بۆ ئەوەی ئاگاداری ئاستی بەڕێوەبردننی ڕێکەوتنامەکە بێت و سەبارەت بە چەندین پرسی مافی مرۆڤ لە ئاستی نێونەتەوەیی بۆ ئامادەبووان باسی کرد بۆ ئەوەی ئاستی زانیاری ئامادەبووان لەو بابەتانەدا بباتە سەرەوە. هەروەها لەم کۆبوونەوەدا ئەو لایەنانەی کە ڕێکەوتنامەکەیان واژۆ نەکردبوو وەک چاوەدێر بانگهێشت کرابوون بۆ ئەوەی ئاگاداری پاراستنی کەسانی مەدەنی بن لە کاتی شەڕدا. کۆمەڵا بە دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی ژنەفکاڵ هاوتەریب لەگەڵ ئارمان و سیاسەتەکانیدا لەو کۆبوونەوانەدا بەشداریەکی بەرچاوی هەبوو. ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و هاوڕێ دڵنیان ڕەحیمزادە ئەندامی کۆمەڵا بە نوێنەرایەتی لە کۆمەڵەوە لەو کۆبوونەوانەدا بەشداریان کرد. لەو پەیوەندیەدا سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەچوونی کۆبوونەوەکان وتوێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ هاوڕێ دڵنیان ڕەحیمزادە ئەندامی کۆمەڵە ئەنجام داوە کە سەرنجان بۆ بیستنی ئەم وتوێژە ڕادەکێشین. ڕۆژی حەڤەی نۆڤەمبر تا 20 نۆڤەمبر کۆبوونەوەیەک بەرگەزار بوو لە ژێنەڤی سوئیس. دیارە سەوەمین ئیجلاسی ئەو کەسانە بوو کە تەعهودنامەی ژنیڤاکاڵیان ئیمزا کردووە. جلسەی ڕەسمی و گەورەی بوو. دیارە ئەم جلسەی بە جیاواز لە جلسەکانی تر بریتی بوون لە هەموو جەریانات ئەحزاب و ڕێکخراوهەیەکی کە مەسەلەحن و سیاسین. دیارە ڕێکخراوی ژنیڤاکاڵ ڕێکخراوێکە کە لە ساڵی 2000 دامەرزاوە و بە پشتیوانی جارنامەی مافی مرۆڤ دامەرزاوە. ئەم سێوەمین جەلسەیە کە لە ساڵی 2014 بەرگەزار بوو لە حەڤەی مانگەوە بۆ 20 مانگ لەسەر خشونەتی جنسی و خشونەت عەلەیهی ژنان بوو. پێشووتر لە ساڵی 2004 و 2009 سەر قەراردادەکە لەسەر مەمنوعیەتی مینهای ضد پەرسۆنەل ئیمزا بکرات و هەروەها ئەم ساڵی دووپات کراوە لەسەر محافزەتکردن لە مناڵانێک کە لە شوێنهای چەکداریە ئەژین و ئەوەی کە مناڵانی ژێر 18 ساڵ چەکدار نەکرێنەوە بۆ حمایەتکردن لەوە بوو. دیارە کۆمەڵەش هەروەکو هەمیشە بڕوای بەوانە بووە، پشتیوانی لێ کردووە و ئیمزای کردووە و ئەم جەلسەیەش بەشدار بووین. وەکو کۆمەڵە هاوڕێناهیدی بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی و خۆم لەوێ بەشدار بووین وەکو نوێنەری کۆمەڵە دوو کەس لەوێ بەشدار بووین ئەم چەند ڕۆژە. ڕۆژەکانی جەلسەکان ڕۆژی ئەوەڵمان تێبوو لە ناونووسیکردن و ئفتتاحی مەراسمەکە. ڕۆژی دووهەم کۆبوونەوەکە سەبارەت بوو بە مەمنوعیەتی خشونەتی جنسی و تبعیزاتی جنسیەتی. ڕۆژی دیارە سەر لە بەیانیەکەی سەبارەت بۆ بوو ئەوە لەو بارەیەوە زۆر کەس قسەیان کرد و کەسانی وەکو پرۆفسۆر و کەسانی شارەزا لەو بوارانەدا قسەیان کرد. ڕۆژی چوارشەمبەکەی کە ئەکاتە 19 یانڤەی 2014 جەلسەکە بریتی بوو لە سەبارەت بە محافزەتکردن یا بەرگریکردن لە مناڵان لە شوێنهای چەکداری یا شوێنهای نظامیە. لە ڕۆژی دووهەما دیارە هاوڕێناهیدی بەهمەنی چەند قسە و باسێکی پێشکەش کرد و سەبارەت بە مەرزەکانی ئێران کە نینڕێژی کراون و هێشتاش پاکسازی نەکراونەتەوە لەلایەن ئێرانەوە. دیارە کۆماری ئیسلامی ئێران ئەڵێ کە پاکسازیم کردەوە، بەڵام ئێمە خۆمان لە هەواڵەکانە هەروەک ئەبینین ڕۆژانە زۆر کەس هەن لە کوردەکانی ئێران لە ڕۆژهەڵات یانیان یاخود نەقسی عودوە بن یا هەمووی بەخۆی ئەو مینانەوەیە کە لە ساڵەکانی شەڕی ئێران و عێراقا مینڕێژی کرابوون و ئێستا پاکسازی نەکراونەتەوە. هاوڕێناهید لەبارەوە قسەی کردووە، هەروەها باسی لە کۆڵبەران کرد کە بە خاتری ژیانیان و بۆ ئێمراری مەعاشیان گیانیان لەدەست دەدەن لەو ڕێگایە هەر بە دەلیلی پاکسازی نەکردنی ئەو مینانە. دوانی مەڕۆکەشی کۆبوونەوەیەک بوو کە هەموو کوردەکانی سێپارچەی کوردستان واتە ڕۆژهەڵات، ڕۆژئاوا و باکوور کۆبوونەوە. دیارە لێرەدا دەی ئاماژەیە کە ئەم ڕێکخراوە یاواتە ژنیڤاکاڵ تەنیا بۆ گروهها، ڕێکخراوها و سازمانها و ئەحزابێکە کە دەوڵەتیان نییە، غەیرە دەوڵەتی و سیاسی تەکدارین.
بۆیە سێ پارچە لە کوردستان بەشدار بوون لەوێ دوانی مەڕۆکەی ئەو سێ پارچەیە بەشداریان کرد و هەموو قسەکانمان سەبارەت بە ئەوەی کە حمایەتکردن لە مەناطقی مین ڕێژکراو یان ئەوەی کە استفادە نەکرێت لە مینهای ضد پرسۆنەڵ یا مینهای شخصی و هەروەها باسێکیش کرا لە ئەو توندروتیژانی بەرامبەر بە زن و خشونەت‌های جنسیەتی هەروەها کرد ڕۆژی ئاخرەکەی کۆمەڵە گزارشێکی کولیدا یعنی گزارشێکی کولیدا سەبارەت بە خشونەتی جنسی و تەبعیضاتی جنسیەتی دیارە لەوێ ئێمە ئاماژەمان بەوە کرد کە کۆمەڵە فعالیت و چالاکی زۆری بووە بەڵام بە شێوەیەکی کورت و لە ماوەیەکی کورتە ئاماژەماندا بە تایبەت بە کارهایەکە لە بواری ژنان و حمایەت لە ژنان و منعی خشونەت کردبوومان ئاماژەیەکی کورت بوو لە گزارشەکەمانە باسمان کرد لەوەی کە کۆمەڵە هەستاوە بە دانانی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ئەو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەردەوام بووە لە چالاکیەکانیان هەوڵی داوە بۆ لە ڕێگەی گرتنی سمینار و جەلەسە و سەردانی شوێنەکان و کەمپەکانی ئاوارەکانی کە لە ئێرانەوە هاتوون و ئێستا لە کوردستانی عێراقن و هیچ کامێکیان تەنانەت نە عێراقین و نە ئێرانین لە سەرەتایەترین مافەکانی پەنابەرێکیش بەرخوردار نین و حەقی ئەوەیان نییە ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات سەردانی کردوون بە پێی توانای خۆی حمایەتی کردوون بە پشتیوانی ڕێکخراوهای نێودەوڵەتی یارمەتی کردوون و هەروەها باسێکمان کرد لە ئەو جەلسانە ئەو سمینارانەی کە بەرگوزارمان کردو بۆ ڕێکخراوی ژنان راپۆرتی ڕۆژی ئاخر من خوێندمەوە بە نوێنەراتی کۆمەڵەوە هەروەها لەم جەلسەیە ڕێکخراو ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات کۆمەڵە دیارە بەشدار بوو حزبی دموکرات بەشدار بوون و هەروەها ئەحزابی تری کوردستانەکانی تریش پاشەکانی تری کوردستانیش بەشدار بوون و تەنانەت لە شوێنهای جیاواز وەکو هندوستان وەکو سوودان لە هەر گۆشەی دنیاە ئۆپۆزیسیۆنهایە کە چەکدار بوون بەشداریان لەم جەلسەیە کرد جەلسەکە ڕۆژی ئاخر واتە 20 مانگ کۆتایی پێهات ڕۆژی 20 مانگ بە ئیمزاکردنی ئەم ڕێکخراوانە کە پێشووتر ئیمزایان کرد بوو کۆتایی پێهات جێی ئاماژەیە هەر لەم جەلسەیەدا هەر لەم کۆبوونەوەی چەند ڕۆژەیەدا دوو ئۆپۆزیسیۆن پەیوەست بوون بە ئیمزا کۆنەندەکان یا ئەو کەسانی وا ئیمزایان کردووە باژۆیان کردووە دوو کەسی پێ زیاد بووە ساڵانە زۆرها خەڵکی پێ ئیزافا بێت بە ئەم تەعهودنامەیە چالاکردن و ڕێخستنی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ لە واشنگتۆن ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی دوی سەرماوەزی 1393 هەتاوی لەسەر داواکاری هاوڕێیانی حزبی دموکراتی کوردستانی ئێران ئامریکا حزبە سیاسیەکانی ئەندامی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ لە ئامریکا کۆبوونەوە ئەم دانیشتە بە خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ڕزگاری دەستی پێکرد دواتر بە شێوەیەکی تێر و تەسەڵ قسە و باز لەسەر پێویستی چالاکردن و ڕێخستنی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا لەلایەن ئامادەبووانەوە پێشکەشکرا نوێنەرانی حیزب و لایەنە سیاسەکانی بەشدار تێڕوانینی خۆیان لەسەر دامەزراندنی لەقی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ لە وڵاتی ئامریکا پێشکەش کرد لەم کۆبوونەوەیەدا پرۆژەی دامەزراندنی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ ئامریکا پەسەند کرا هەروەها لەو دانیشتنەدا پرۆژە و ڕێوشۆنی گونجاو بۆ هەڵسوراوان لە داهاتوودا گەڵاڵە کرا ئامادەبوانی ئەم کۆبوونەوەیە سەرەڕای ئەوەی بەوردی ڕەوانگە و بۆچوونەکانی خۆیانیان خستە بەرباس بە تێگڕا ئامادەبوونی خۆیان بۆ چالاکردن و پێشکەشکردنی هەموو پێداویستێکی ئەم کارە دەربڕی شایانی باسا لەلایەن کۆمەڵی شۆڕژگێڕەوە هاوڕێیان دکتۆر مورتەزا ئیسفەندیاری قاسم وەیسی نوێنەری کۆمەڵە لە کنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ هاوڕێ جەلیل ئازادیخواز ئامادەی کۆبوونەوەکە بوون. کۆبوونەوەی کومیتەی هاوکاری حیزب و ڕێکخراوە سیاسیەکان لە فینلاند. کومیتەی هاوکاری حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان لە وڵاتی فینلاند لە ڕۆژی 30 مانگی 11 2014 لە شاری هێلسینکی کۆبوونەوەی دەورەی خۆی بەست. کۆبوونەوەکە کاژێر 3 دوانیوەڕۆ بە یەک چرکە بێدەنگی بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ئازادی و ڕزگاری کوردستان دەستی پێکرد و پاشان نوێنەری هەرکام لە حیزبەکان نەزەری خۆیان لەسەر تەوەرە جیاوازەکان باز کرد. چەند پرسی ڕۆژ و کاری داهاتووی هاوبەش درایە بەرباس و لێکۆڵینەوە و هەرکام لە بەشداربووان ڕاو پێشنیاری خۆیاندا و بڕیاردرا لە داهاتوودا دانیشتنەکان لانی کەم مانگێک جارێک بکرێت و بە
بەرپرسی دەورەی ڕادەستی حیزبی دموکراتی کوردستان کرا و کاتی دانیشتنی داهاتوو دیاری کرا. لەلایەن کومیتەی کۆمەڵا هاوڕێ ناسر بۆرزوویی بەشداری ئەم کۆبوونەوەیە بووە. کۆبوونەوەی هێزە کوردستانیەکان لە وڵاتی ئاڵمان شاری کۆڵ ڕۆژی یەکشەمە لە ڕێکەوتی 30 مانگی نۆڤەمبری 2014 کۆبوونەوەی هێزە سیاسیەکانی کوردستان لە شاری کۆڵنی ئاڵمان بەڕێوەچوو. کۆبوونەوەکە سەرەدا بە چەند ساتێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ئازادی و کوردستان بەڕێوەچوو. دواتر باسێک لەسەر تەوەر و ناوەڕۆکی کۆبوونەوەی پێشوو کە تێیدا جەخت لەسەر خاڵە هاوبەشەکان کرابوو هەموو ئەو ئەرکانەی کە تا بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەیە دەبوو ئەنجام بدرێت. 1. نامەیەک بۆ پەرلەمانی ئیالاتی نۆردرین فستیڤاڵن لە ئاڵمان. 2. کۆبوونەوەی هێزە کوردستانیەکان لەگەڵ کۆڕ و کۆمەڵە کوردیەکان لەم ئیالەتەدا سەبارەت بە یارمەتیکردن بە خەڵکی کوردستان. 3. پەیامی سەرخۆشی بە بۆنەی شەهیدبوونی کاک عەتا کوڕی کاک حەمەی حاجی مەحموود سکرتێری حیزبی سوسیال دیموکراتی کوردستان. دوا بە دوای کۆبوونەوەکەدا هەموو ئەندامان لە پرسە و سەرخۆشی شەهید عەتا بەشداریان کردو، هاوخەمی خۆیانیان دەربڕی و هاوکاتیش پەیامی هێزە کوردستانیەکانیان پێشکەش بە بەڕێوەبەرانی پرسە و ماتەمینی شەهید عەتا کرد. هەفکاری هێزە سیاسیەکانی کوردستان. راپۆرتی بەشداری وەفدی کۆمەڵا لە کۆبوونەوەی شۆرای مەرکەزی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ لە ڕۆژانی 29 و 30 مانگی نۆڤەمبری 2014 کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ کۆبوونەوەی ساڵانەی ئەندامانی شورای مەرکەزی خۆی بەڕێوە بردو. کۆمەڵی قسە و باس و خواستی جۆراوجۆر تێیدا هاتە گۆڕێ. پێداچوونەوە بە ئاساسنامەی کۆنگرە و چۆنیەتی بەڕێوەچوونی کاری کۆنگرەی نەتەوەکان بەشێک بوون لە بەرنامەی کاری دووڕۆژەی شۆرای مەرکەزی و بۆ ئەم مەبەستەش گفتوگۆی جۆراوجۆر کرا و بە لەبەرچاوگرتنی بارودۆخی ناوچەکە و ئێران و نەتەوەکانی دانیشتووی ئێرانیش کۆمەڵێک گۆڕانکاری گرنگی بەسەر ئەساسنامەکەی خۆی داهێنا. جێگەی ئاماژەیە کە وەفدی کۆمەڵا پێکاتبوون لە بەختیار ئەلیار نوێنەری کۆمەڵا لە کۆنگرەی نەتەوەکان و عەلی ڕەنجبەری بەرپرسی کومیتەی کۆمەڵا لە وڵاتی فەرانسا.